سەرەتا چینە لای کاک بەختیار. کاک بەختیار گیان وەکو ئاگادارم جەنابە خۆشە ساق تەکسی. بەڵێ کاک دکتۆر. تۆش نمونەیەکی لەم بەڕێزە. بەڵام ئیش و کارەکەی تۆ ئایا بەم خوار و خێچیە ڕۆشتووە تەجروبەی خۆت چیوە حەزەکەم ئەگەر لە کۆتایی قسەکانیشا پێشنیازێکی هەبێ نەکەر بۆ ئەم بۆ هەموو ئەوانەی کە سایق تەکسین و بیرکردنەوەیکی غەڵەتی وەکو ئەمیان هەیە فەرموو. کاک زۆر سپاس بۆ ژەنات و بۆ بەرنامەکەت و بە خێراتنیە میوانە بە ڕێزانە بکەم. زۆر سپاس. کاک دکتۆر نا ئەو سایق تەکسیە خۆی حەزی لەو شتە بووە بەدوای ئەو شتا گەڕاوە. نیەتەکەی هەبوو بەڵێ. بەدوای ئەو شتا گەڕاوە و ڕۆژانەش بەدوایە گەڕاوە. یعنی ئەگەر پیاوێک دەستی لە ڕاگرێت تاکیدم سواری نەکرد و نەژوەساوە یان ئەگەر وەساوێتی ئیشی ترمێدا تەجروبە و هەیە سایقی ترمان هەیە وەکو ئەم 10 ساڵ لێرە من 10 ساڵی سە لێرە تەکسیم پێ 14 ساڵش لە هەولێر تەکسیم پێ بووە لە ئافرەت لە چاک لە خراپ لە پیاو لە هەمووی تووشم بووە مەبەستیشم بووایە هەموو شتێکمە کرد بەڵام تالیبی نەبووم بۆچی لەبەرەوەی شتێک هەیە بەلای سەروی هەمومانە خوای ئاگای لە هەموو شتێکە دووهەم ئەیژنەکەی خۆم سوار تەکسی بێت و خەڵک پێی بڵێت چی بکەم چی جوابی بەمە خۆی زۆر غەڵەتە من لای خستخانەی تەوارێکی سلێمانیا ئەوەسم ئەوەی نەخۆش نەبێ نایە وەلای ئێمە ئەوەی منافق نەبێ نایە وەلای ئێمە خەڵکی ژێ پێم بڵێ بابەس تۆ سیارێکی زۆر جوانی پێیە 2014 پێتە جوانترین سیاری پێ لەم شارە بۆ نایی لە جادەی ئۆرزیشتی وایە بۆ لا سوارە بین نا من پێویستم بۆ شتە جوانانە نییە من پێویستم بۆی نەخۆشە هەیە سواری کەم لە لای تەوارێکە هەی بەخوا سیارەکەشم هەر چۆن بڕۆم خەڵک دەستم لێ ڕائگرن یعنی شوێنی وەستانەکەش پەیوەندی بە کەیسەکانەوە هەیە ئەو کەسانەی کە لەو شوێنانن کاگێ دکتۆر ئێستا لە لای مەحکەمە کۆمەڵە سایق تەکسی هەیە من خۆم لیانە ناسم ئەڵێ تا ئافرەت نێ من کە سوار ناکەم تەمەنیش بێ سواری ناکەم ئەی باشە چاخر لای مەحکەمە شەیە پیاوی سەرە خات و هەموو شتیانی تاکە تاکەیت یانە حاڵەت نەک هەموویان هەمووی مەجمەعەیەکە مەجمەعەکە بە پەنجەی دەست دیارە تێگەی کاک دکتۆر بەڵام ئەم برادەرە من ناڵم ڕێزم هەیە بووی هیچ ڕێزێکم بۆی نییە لەبەرەی هیچ شتێکی تیان نێڵاوەتەوە هیچ چۆنەکە بەختیار من هەموو ئینسانێک بەو تاوانە شێکار لەبەرەوەی ڕۆحی خوا لە ناخیایەتی خەلیفەی خوای ڕۆحی خوا لە ناخی هەموومانە هەیە بەڵام ئێمە لە قوڕەکە و لە شەیتانەکە ڕۆحی شەڕەکە زاڵ بۆ بەسەرمانە بەداخەوانەیە ئەم لایانی شەڕەکە تۆوی شەڕەکە ئەجنا تۆوی خێرەکەی بە نووسوی ماوەتەوە بێ ئیش لەسەر تۆوی خێرەکانیان بکەین ئەجنا کاگێ دکتۆر من خەزورم بە تەمەنێک و سیارێکم بۆ بکڕێ بڵێ ها کوڕم سیار ئەو سیارەت بۆ ئەکەڕم بۆت بمەرۆ نەت بوو مەمەرۆ ئێ باشە با لەبەر حرمەتی خەزوری واز لە ژنەکەی بێنێت واز لە خوش بێنن لەبەر حرمەتی خەزوری کە سیارێکی بۆ کڕیوە با ئەو ئیشە قۆڕانی پێ نەکردایە با ئیشە قۆڕانی پێ نەکردایە تۆ تەسەوور ناکەی خوای گەورەم پەنگەی بەسەر هێنا بۆی بە ئاگای بێنێتەوە بۆی لێرا بیوەستێنێ کارەساتی تر دروست نەبێ تۆوەرە لێرەوە ئافرەتێ بێهۆش بکات و سیارەکە و بەرێ لەگەڵ مێردەکەیە و ژنێکی تر بکوژن و لە کەرکووک بیانەوێت تەفلیشی کە نازانم چی لێ بکەن ئەم هەموو بەزمە وەڵام ئەگەر لە سیناوە ئەو دەقی هاتۆتە پێشەوە کە ئەو دەقی هاتۆتە پێشەوە هەر ئەو هاتۆتە پێشەوە دەستی برۆ بۆ ئەو ئافرەتە ئەو ئافرەتش خۆی بابەتی ئەو بابەتە ئازان چۆنیەکات ئەزانە چۆن چۆنی ئەم خۆی توانیە گەرزان چۆنە کاک بەختیار گیان خۆ هەر ئینسان بە تەسەڕوفاتی دیارە ئافرەتێت چۆن نەبێ بێتە پێشەوە لەگەڵ سایق تەکسیەکە پێشەوە ئایلەی خۆت نییە ئەبوو ئای یەکسەر ئەم حەزەری کدا بیکتا خوشکی من تۆ ئیشت چێت تۆ لە دواوە دانیشە جەنابەت قسێکی جوانە کرد وتی ئەم شارە هەمی بووە بە کامیرە ئای هەر بە ڤیدۆ بڵاو بێتۆ ژنەکەی بیبینێ ئەڵێ چی وانە بە ڤیدۆ زەرجە زۆر کەیسی وە بیدایەت خۆ دەزانی کەم کامێرەی هاتوچۆ دانرا مرور ڕسمەکەیان پیشانە یایتەوانە بۆ ئەوی لە فڵان شوێنە دوای کۆمەڵێک کێشە دروست بوو ژن بینیوێتی پیاوەکەی ژنی تری لە تەنیشتە و ڕسمەکانی لەبەرەوە وابزان منعیان کرد پیشانی نایەن ڕسمەکان بڵاو ناکەنەوە ژنی ڕایدێک بوو لە ئەوروپا بوو تێگەی غرامی سارەکەی بۆ هاتبەوە تەماشاکە من ڕسمی پیاوەکە ژنەکەی لێخوڕێت ئەو بوو پیاوەکە ژنەکەی تەلاق دایتر لەسەر ئەوە جەنابی حاکم وانە ئەو شتان قەدەغە کرد دەست خۆش کاک بەختیار گیان زۆر ڕوونکردنەوەکانت زۆر سپاس